صلكيا بقول بانتا عشان دايا ئەوانە دایک و باوکی پێشمەرگەیەکن کە ڕۆژی 16 ئۆکتۆبەری ئەم ساڵ لە کاتی هێرشی سوپای عێراق و هێزەکانی حەشدی شەعبی بۆ سەر شاری کەرکووک هەواڵی ئەوە دەبیستن کوڕەکەیان شەهید کرابێت. هێشتا دەنگی فیشەک و تانک و تۆپەکان خامۆش نەبوون. ئەوان خۆیان گەیاندووەتە بەرەکانی شەڕ و دەیانوێت کوڕەکەیان بدۆزن. چوومە ناو قامیشەکان بڕابوو ئەنێ جەنازەی لێ نەمابوو بەس دوو تۆپ دۆشکەیەک و بیکەیسیەک و پیکاوێکی سوتاوی لێبوو. ئیتر دۆشکەکە لەولا بوو بیکەیسیەکەش لێرا بوو لەگەڵ پیکابەکەیان کردبوو بەجێی نان خواردن. یەکسەر چوومە سەر پیکابەکە کوپی چاکەیم دۆزیێوانێ کەوچکی چێشتەکەیم دۆزیێوانێ وتم خەلیل ئەمانەی ئەوە. پۆستاڵەکەم بینی دووسێ قەمسەڵم بینی لەوێ گەڕان بە دوان ناو گەرمە شامەکان ناو قامیشەکان و گەڕان و هاتنەوە نەبوو. وتیان کاکە بڕۆنە خەسخانەی کەرکووک هەسرا هاتیم بۆ خەسخانەی کەرکووک ئەوێ گەڕایان هەموو ناو مجەمیدە ئەوە گەڕا وتیان کاکە چتۆ سلێمانی هاتنەوە سلێمانی گەڕایان لەگەڵ ئەو خزمەی خۆمە گەڕایان و سێ چوە عەلاگە سوتامان بینی سوتا بە شتی ئەوە ڕەڵوز چۆن ئەوە بوو دەرمان کە سێرمان کرد خۆی نەبوو دانەیەشیش قازی بەس قاز بوو ئەلێ بوو ئێمە سێرمان نەکرد. شەهید هەژار تاوەکو دواساتەکانی ژیانی دژی چەکدارانی حەشدی شەعبی جەنگاوە و بووەتە بربەستێکی پۆڵاین لە بەردەمیاندا. بەڵام ئەوان زۆر بێبەزەیانە و دوو لە هەموو بەهایەکی مرۆڤایەتی بە تانکێکی زرێپۆش بە زیندوی بەسەر لاشەیدا دەڕۆن. ئەو کاتێک کە جەستەکەیم بینی تەزبیحەکەی خاڵی لە گرفانیا بوو زنجیری نەکەبی کەیسەکەی کە چۆن کردبووە ملی و شەڕی پێ کردبوو حتا ئەو لەحزەیش خراە قەبرەوادێ زنجیرەکە دەرناو چونکە گیانی بەستە بووی زنجیرەکە هەر لە ناو گیانیا بوو تەزبیحەکەیمان دەرێنا بە زنجەیەکێکیمان دڕان ئەمەیان بە ساغی لە ناو پۆستاڵەکەی بوو. کوڕم لە پێناوی کوردستانە شەهید بوو لەسەر ئاوایە شەهید بوو بۆ ئاوای کوردستانەکەی شەهید کە چوومە تووبولعەدلەکە سەیرەکەم قاچێک لێرە و قاچێکیش لێرا بە نیوەی حتا ئێرەی ئەوانە لە تووبولعەدلێکە بوو یەکسەر وتم ئەوە هی هەژارە پۆستاڵەکەیم بینی دەسم یا پۆستاڵەکەی سەیرەکەم ئەمەی تایە ئەمە لە ناو پۆستاڵەکەی وتم ئەمە هەژارە کەس باوەڕی پێ نەکردم. ئیتر کە بژێ بە دۆشکە تەقەی کردووە لەگە دەبابە ئێستا من سەرم بەرزە مادەم بۆ قاچی کوردستان و سەرم بەرزە. لە پێناوی ئەو کوردستانەیە ئەوانەشم ڕا شکری خوا ئەکەم ئەوەی خوا بیکە ئەو چاکە سەرم پێ بەرزە لە ناو حزب لە ناو خزم لە ناو کەس لەو کوردستانە دەنجی دایتەوە. کەسوکاری شەهید هەژار بەهۆی چەند پارچە کەلوپەلێکی بەجێما و تەرمی شەهیدەکان دەناسنەوە بەڵام بۆ دڵنیایی پەنا بۆ پشکنینی پزیشکی دەبن. وتم فەحسێک هەیە ئەوەش لەبەر خاتری من بکە تی ئاراس پێویست ناکە ئەو فەحسەکەم ئەوە هەژارەکەی منە من کوڕی خۆمە ناسمەوە. وتم تۆ بەس ئەم فەحسە بکە بۆی دڵنیابین. وتی باش. وتم ئەو خوێنەت لێ وەرەگرن لەوانەیە شەهید هەژار بۆ خوێنە زیینوو بێتەوە یعنی هەرچی مەکرد ئەمیز قەنەعەتی پێ بکەم تۆزێ خۆڕاگر بێ. وتم ئەو خوێنە لە تۆ دەرەکەن و ئەیخەنەوە شەهید هەژار زیینوو ئەبێتەوە یەتەوە جاری تر بەرگری لە خاکەکان. دوایەوە کە فەحسەکەیان لێ وەرگرت دوای پێنجشەممە بوو بۆ ڕۆژی شەممە فەحسەکە سەعات 2:30 برایە بە من کە تەلەفۆنم بۆ کرا وتیان کاگاراز بەداخەوە ئەمە شەهید هەژارە. گۆڕەکەی شەهید هەژار بووەتە جێگەیەکی ئارامبەخش بۆ کەسوکار و هاوڕێکانی کە لە بەرەکانی جەنگ هەموو ڕۆژە سەختەکانیان پێکەوە بەڕێکرد. شەهید هەژار هاوڕێیەکی بریندار بوو هەردووکیان عەدەد بیکەیسی بوونە هاوڕێکەی بردۆتە ئەولاوە
بیکەیسەکەی ئەویشی وەرگرتووە وەک وەری گرتووە وەک باسیەکەن و گێڕایانەتەوە بە دوو بیکەیسی ئەو مقاومەی کردووە ئەو هێزەی وەستاندووە تا هەنێ پێشمەرگە ڕزگاریان بوو برینداریان گەڕانوتە دوا و ئەمانە ئەو وەستانوێتی کە دوژمن هیچ چارێکی نەماوە تەواو ئیسعاجیانی کردووە بە تاقاکردن و بە مقاومەیەکی پتەوە لە تاوە دەبابەیەکیان بۆی نردووە دەبابەیەکی ئەمەریکیە سرعەتەکەی لە سرعەتی سیارەیەکی ئاساییە چێ بۆ سرعەتی زۆر خێرایە هەتا بەسەر لاشەکەیان ڕۆیشت و ئەویش بەرگری کردو لەبەر دەمیان لا نەچووە بەردەوام بۆ لە مقاومەکردن و بۆی ئەو هێزە بوەستێنە کە نەچن بۆ ناو شاری کەرکووک. شەید هەژار لە پاڵ ڕاپەڕاندنی ئەرکەکانیدا بە دەست و پەنجەی خۆی لە بەرەکانی پێشەوەی جەنگ ئاڵای کوردستان دەنەخشێنێت وەک دیاریکردنی دواسنووری باشووری کوردستان. بەڵام لەگەڵ گەشتنی چەکدارانی حەشدی شەعبی هەمان ئاڵاکەی هەژار دەسڕنەوە. خۆشەویستی خۆشی بۆ ئاڵاکەی وەسێت دەکات ئاڵای کوردستان لەسەر گۆڕەکەی هەڵبکەن بۆ ئەوەی بە شەهیدی ئاڵا بناسێت. لە برسانە خاک دەخۆم بەڵام خاک نافرۆشم. ئەمە گوتەی شەید هەژارە تاوەکو ئەو ساتەی لە دواسنووری باشووری کوردستان شەهید بوو لە سەنگەری بەرگریدا ئەو گوتەی بۆ هاوڕێیانی گوتووەتەوە. جەمال ئەحمەد جەمیل ڕوودا و سلێمانی.